جیاوازی نێوان ئەجداث لەگەڵ قوبووری چییە؟ فەرموون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان دوو شەیترمان هەیە لە قورئانی پیرۆزدا، ئەویش وشەی ئەجداث لەگەڵ قوبور. ئەجداث دیارە هەردوو وشە زیاتر بە مانای قەبر دێتن، ئەو شوێنەی کەوا مردووی لێ دەنێژرێتن. جا ئەجداث جەمعی جەدەثە واتە قەبر، و لە قورئانی پیرۆزدا ئەو شەیە سێ جاران دووبارە بوویتەوە. بەڵام وشەی قەبر کەوا جەمع لە بۆ قوبور جەمع لە بۆ قەبری، ئەویش پێنج جاران لە قورئانی پیرۆزدا دووبارە بوویتەوە. وچی باسمان کرد هەردووچیان بە مانای شوێنی مردوو دێ کە لێی دەنێژرێ. بەڵام لە قورئانی پیرۆزدا کاتێک ئەجداث بەکاردێنی هەندێک جیاوازی هەیە لەگەڵ قوبوری. جیاوازیەکان ئەوەیە کەوا ئەجداث زیاتر لە حاڵەتی زیندووبوونەوە لە قەبر، لەو حاڵەتی زیاتر قورئان بەکاری هینایە، و هەروەها بەکارهینانەکەش سورعەتی تێدایە، واتە کاتێک کەوا دێنە دەر مەشهەدەکە سوورەتەکە سورعەی تێدایە، واتە هاتنە دەرێکی بەپەلە. لە بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێتن ونفخ في الصور فإذا هم من الأجداث إلى ربهم ينسلون. كاتێک نەفخی سوور لێدرا و ئەوان لە ناو قەبرەکان دێنە دەر، یعنی ئەها حاڵەتی هاتنە دەرە لە ناو قەبر، و هەروەها سورعەتیشی تێدایە. لە بۆ نمونە خوای گەورە دەفەرمێتن يوم يخرجون من الأجداث سراعا، کاتێک لەو ڕۆژەی بە پەلەپەل دێنە دەر لە ناو قەبرەکانیان كأنهم إلى نصب ينفضون، وەکو ئەوەی وایە لای بتەکانیان بچن. جا کەواتە سورعەتی تێدایە و زیاتر لە بۆ حاڵەتی ئەوەیە لەو کاتەی ئاخیرەکان و کۆتاییەکانی ناو قەبرە دێنە دەر. ئەوە وشەی ئەجداث. بەڵام وشەی قوبور کە جەمعە لە بۆ قەبری، وچی باسمان کرد پێنج جارێک لە قورئانی پیرۆزدا دووبارە بوویتەوە، وشەی قوبور زیاتر تەوەقف و سکوونی تێدایە، یعنی شوێنی مردوو بەڵام مانەوەی تێدا لەو کاتێک کە دەمری إلى قیام الساعة، هەتا زیندووبوونەوە ئەوە هەر لە ناو قەبر دەمینێتەوە. لە بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وما أنت بمسمع من في القبور يا محمد صلى الله عليه وسلم. ئەتو ناتوانی وشەکانت یعنی وەبکەی یعنی ئەو کافرانە گیان لێبی، یعنی من في القبور، یعنی ئەوانە وەچی ئەوەی وانەکەوە لە ناو قەبردانە، یعنی کەواتە وەکو دەرێ حاڵەتی تەوەقفە، حاڵەتی سکوونە. و هەروەها لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە فەرمێ ثم أماته فأقبره، هەر بە فەرمانی خۆی دەیانمرێنی و بە فەرمانی ویشە ئێمە مردیەکان دەنێژین. فأقبره، لە ناو قەبر دەیانێن و سکوون دەکەن، تەوەقف دەکەن، دەمینێنەوە هەتا قیامی ساعە. کەواتە باسەکە لە حاڵەتەکانی کۆتایی زیندووبوونەوە نییە و سورعەتیشی تێدا نییە. یاخود لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێ قد يئسوا من الآخرة كما يئس الكفار من أصحاب القبور. جا بە کورتی ئەوە جیاوازی نێوان ئەو دوو شەیە بوو کە ئەجداث لەگەر قوبوری. ئەجداث سورعەی تێدایە و هەروەها لە حاڵەتی زیندووبوونەوەشە زیاتر، بەڵام قوبور زیاتر حاڵەتی تەوەقف و سکوونە، واتە مانەوە لە قەبردا وەکو دەرێ بە ئاسایی و بە ساکینی و بەبێ جوولە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.